3641 جارە دایکم سیرەکاتەوە وایە 45 ڕۆژی 5 ئاوا دەیش خاو بۆ تۆ تااقەتی نییە تاقەتی چێ بێدامان و گەرمایە ئەی پاکلاوەکە پاکلاوەکە بچی لێکن لە نانەکە ئەمە نانەکە ئەم دیوەدی چاورەکەی جاوەیەکیشی بۆەوە داوت ئەوە گەزەکە لە قەراخی داهەنێ ئاو بە شێوازە جوان جوان دووریەکەیت بەتابتانێت چۆن بیبڕن سێ بۆ شایی بڕن پاکلاوەی ئەی بڕن گرینەکەشی کەس دەیخوات وەڵای ڕاستیە تاگەجار و پاکلاوە جرین دەخۆم من دەی تێگەم دەوەرە ئێوارە خواردنی ئیتاڵیمان بۆ دروستەکە بەس کاتی خواستێ چوار لەفەی خۆش بێن لە شوێنەکە کوالەتی خۆیە ئەم خۆڵباری نەچی لێکردووی؟ وەڵی خۆڵبارینە دڵم پێیتەنە دەشتی ئەڵام سەرم شەم و بێمە دەرەوە تەڕبێ ئەبم بە سەربانی گڵ ڕام لە دوێنێ دوو خشتم خواردە خشتە ئەڵێ گێڕین دەشتی برام لە دوێنێ دوو خشتی سوورم خواردووە من کۆکەی چییە؟ وەڵی نە خۆڵبارینەیە پاشا دەدای خەرەوە کاکەم و فەلسەفە ناشرینە چی تێک چووە؟ بەشکم کارۆای لێبێ تاکیە مۆستەوادێ کارۆ بەشکمای جارە وتم دەستکاری مۆبایل مەکە تۆ مناڵی دەستکاری مۆبایل مەکە نەم دەستکاری شتێنەکەی ها؟ جارە وتم دەست نانا برا تۆ باخەڵ بزانە توی کاکەسە لە بازاڕەوە بینە پێشکەش ئەدەمێتەکەداکە نانا بەخوا چەند جۆرە دەی قسە بکەن ویدیۆی ژام بکەین کاکە نەیاڵێ ئەرە ناو ڕەمژەکەمە توتا کۆدە پێکەوە کۆدە چینە توتاوەرە وەرە کوڕکەی دامە بکەنەوە ئەوە تۆ ئاگرەکەی زیاگرت؟ حازرە بێ دانێکمان بورایەوە تەنگ ناوێتی کاک پێشمان چۆن حازرە چی ئاوات؟ من بەس خۆی زبن بینی ئەمە چیە ناوێتی کاکە بیگە بەڕای خۆبان نەچینە محکەمەکای بڵێ بە تەڵاقاتە کاکە بەخوێی زبن کاکەم خوێ ناوتۆڵە بە بای 30,000 ئاسوی بە بای 2,000 کڕێ لە زەرفە ئەگەر بیتێکێت بەسوو ڕێنمەی خۆ ئەم سوزکیەوە تاوشکە بێتەوە جلە بۆنی کە ساڵەگە پاشە ماگەینە بە حازر ناوێ فڵانەوانە شتە هیچی لێگرتەوە هەڵێ خەی خێرا کاکەی چی خێرا بە چی وش بیکەمەوە خوای لێمانی قوبڵکەی ئامین ئینشاءالله باوکو جارەکەت لێ نەیەوی پاشەوەی بە ڕۆژوونی کاکە وەڵڵا بانگی فەرموو چۆنی دروستنی بڕوکلیە یانی کۆدەواکە دوای تو فێرکارەکەی دایە کاکە مدینە بەرسا شتێک باوە بکە چ خەرماڵغی ناوەتەوە کارەکە ماوە خۆی ئەم مناڵی ئێستا ئاوای پاسکی لێ بەستێتەوە مناڵی چی دەکرد؟ عمود دەکەم بەستە جێ عمودێکشان بڕیم ئەگە دار وایە دارگەشان بڕاکە بە ئەگە تەنور و لێرەشان پێ کرد خۆشەکەی لێ بەردەم خۆش تا ڕۆیشتەوە چی ویست پێویست نییە خۆ لێ خوڕی ناخۆش نییە ئاتی برام ئافرەت ئێستا بۆ گلیەکە سەوزەی شۆراوە غەسالەی قاپ غەسالەی جل نانی تیری نانی بازاری کوردە وەڵا خۆشیان نەیشونە پاک نییە ئەی خەسارە بەخۆ جوان پاکی ناکات کوردە وەڵا خۆ جوانیشە ئادەن بلۆکمانەکە دوای ناخواردن چی خۆشە؟ چای لێیە؟
دوای ناخواردن چی خۆشە لە ترسا بۆ کڕی ئەوەی ئاوکێوارێ بێتاقەت و لەسەری ئەمە بوو شیرە ژیانە گاگات داڕە چی پێکرد بۆ شووتیە شارەکەتان کۆتایی هەو شووتێکە پێکڕی یەق ماشەڵی لێبێ ڕێبەلێت کێبە باوش بەخوا دەرەجەیەکە ئەو شووتی نەکڕایە هاتا قیامەت لێ نێوابڕیتەوە بەخوای بوو پێی ناخۆش لەسەر دەشتی نەوە لە سۆس بەختم هەمووی ڕەشە تەنها لە شووتیانە بێ سپیە بەخوا مەزەبێکی ناشرینە بەخوای منی ئەوەیە چی جوانی شتە جدیاتە چۆن باش بەرنێمەوە والله شاشات حەزە لە شووتیە حسیۆن بۆ تۆ بووی والله چ ڕەنگێکەوە ئەمە نازان خۆسۆنەرم پێ نییە بەس ئەزام چاک والله ئەگەر سپیە بێ زەو دایکانە لە وەزاتیەکەن ناڵ کاچێ بۆ میوانی چیەکات گەڵا مۆزەکە بە گیرفانیە وازان دە ساڵە نەیخوارد الله مۆزێکم شۆ بەکاردم بۆ یەکری نایخوا بەخوا حیان بردوون خۆشترین ڕۆژی کاوات تاکەوەژی تەرجمەی کردووە لەو خوای گەورەیە بەسیاوێ بەشتم تاشە قەماتی ساعەت مێشمان نەبە ئەڵە پارەی عەمەلاتەکە خۆشمەیەن باشە برام بە زۆرەشم وت شتێ لە قوریا بۆم دەرکە بەشم گۆرای هەر ناڵێ لا خۆشەوەی بەنجەکەشە گۆرانیڵ بابا چی بووی چی عەمەلات کرایە بێزی بۆچی دەشتا گوت نای بەخوا ناشی خۆیم سەقە کردووە گوت نای گوت نای یانی چی دەشتا بەخوا نازانم یعنی چی نای هەر گوتدایەکەیە کوردیش هەر گوتدایە یا گۆرانی بڵێ ها سۆندەی چی بۆی ناوی تا دوای ڕەمەزان جۆم لە جریوەجری و نەبێت سوێرە خۆ تا دوێ سۆندەکە دوای سۆندەکە و دانەسای لێتە کاکە خێر بێت خەڵک چیە خۆی وەڵایی خێرا خێرا نووسم نووسم تۆس بەس با ببیکەم بکرێمانی خێرا حەلەبێ شیر بۆس یا نووسیم یەکسەر پێیت ناوێت ڕاگەم تۆ تەوا خۆش نووسیم قسماتان هەز نەبوو بەسێ دوکانداریم یەک چاخواوە یا قۆری چا بۆ نووسیوە ئەوە تیش یەک چاخوا ئەوە شێ قۆری ترەوە دوو چا بایەت بینێنە بە بۆلەر نەبینیوە هەموو تەمان تۆم نەبینی لە هیچ شوێ منە ناسی نام ناسی ناو ناسم ئەزای میکەم چ نازم بگی ئێڕۆ لە بۆ لیا دانیشتی ئەها ڕێگەیتە خوارەیە بەسەردا کارۆ گیان وەرە بیر تاکەمە لێرە ئاواجیانستە وارە کارم وارە بەش بیا بەسەر لەکبەتە خۆی لە ترسیەوە ڕایکردەوە مامە سۆران ئێسایە بەسەریا چاکێک مال بخيار العالم قش نستندو واسقور دار نار كرقاي ويم شوايا يا 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 وي شوكي خالو شوا زنجيم كل شي برم بام